بینەرانی عزیز سڵاوتان لەبێت بەڕێزان لە ئەڵقەی چوارم و کۆتایی دیدارەکەمان بەردەوامی لەگەڵتان بۆ قسەکردن لەسەر ڕاپەڕی نەجماوەرێکی ئاداری ساڵی 92 باشووری کوردستان و ڕۆڵی هێزە سیاسیەکان و بزوتنەوە شورایەکان و ڕۆڵی هێزی پێشمەرگەی کوردستان و شانە چەکدارەکان و ڕۆڵی هاوپەیمانان لەو ساتە مێژوویەدا بە میوانداری هەریەک لە بەڕێزان ئاوا شێخ جەناب حلقەی پەیوەندی نێوان سەرکردایەتی و شانە چەکدارەکانی ئەو کاتی یەکێتی نیشتیمانی و ئەندامی جیڤاتی نیشتیمانی ئێستای بزوتنەوەی گۆڕان و هەروەها بەڕێز دەرێژ ئاغا لێپرساوی سەربازی و ئەندامی میحوەری سلێمانی کەرکووک لە ڕاپەڕین و ئەندامی لیژنەی مەرکەزی پێشووی پارتی دیموکراتی کوردستان هەروەها بەڕێز ئازاد چالاک بەڕێوەبەری ڕادیۆی دەنگی گەلی کوردستان و زۆر بەڕێز دکتۆر ئەکرەمی میهرداد نووسەر و ڕووناکبیر و هەڵسوڕاوی بزوتنەوەی شورایی ئەو کات لە ڕاپەڕین. دکتۆر جان سەرەتا دێمە لای جەنابەت سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێ بۆ بەرنامەکە خۆشحاڵ بووم بە ئامادەبوونت. بەڕێز میهرداد من ڕێک پێچەوانەی ئەوم بیستووە کە ئێوە دادگایی خەڵکتان کردووە هەندێک خەڵکتان بە ناوی تۆمەتبار و تاوانبارەوە کوشتووە یعنی بەڕێک تون بوون ئەم قسانە چەند ڕاستە؟ دادگایی خەڵک کراوە ئەوانەی کە کوژراون تۆمەتباری ئەکید بوون تاوانباری ئەکید نەک بەناو فەرقی هەیە تاوانباری ئەکید بوون و ئەوانە لای ئێمە زیندانی بوون لای ئێمە سجن بوون بەڵام خۆ خەڵکەکە نایان هێشت ئێمە محکەمە بکەین دوو ڕێی هەبوو قسمێکیانەوەی با محکەمانکەین ڕێیکی تریش کە من و هەنگێ لە براوت ما بابای خۆی حاکم نین ئەخر لەسەر چ بنەما منیش ئەو پرسیارەکە لەسەر چ بنەما ئێوە دادگایی خەڵکتان کرد وتیان محکەمە وتم کاکە ئێمە حاکم نین محکەمی چیەکەی بەڵام لەم قسە و باسەیا بووین کاک فەیسەڵ هێزێکی زۆری خەڵک بڕوا بکە 100 کلاشینکۆف لە پەنجەرەکانەوە هاتۆتە ژوورەوە یا ئەوانەمان تەسلیمەکەن یا ئێوە کوژین ئێبا بە ئەمانە کێن نەشتان نەزانی ئەم هێزە کێیە و ئەو هێزە خەڵک بوو خەڵک جەماوەری کە سوکاری ئەو شەیدانە بوو کە سوکاری ئەو گیراوانە بوون کە سوکاری ئەنفال و خەڵکە قوربانیانە بوون کە ئەو جەلادانە ئەو زاڵمانەی کە لە لای ئێمە باشە بەرەی کوردستانی ئاژبوونەوەی گشتی ڕانەگەیان بوو ینی خەڵک بەرەی کوردستانی نەبووی مەبەستم خەڵک تێنە ئەگەشت لەوەی مەبەستم خەڵکەکەیە ینی تۆڵی ئێمە تونوتیش نەبووین خەڵک تونوتیش بووە خەڵک شەڵاوی ناوسەر ئەمە لەحزەیەکی شۆڕژگێڕیە مەسەلە تۆ پرەنسیپ و مەبادی وشت کاکە من یا تۆ برایەکمان ئیعدام کراوە برایەکمان شەهید کراوە خەڵکمان گیراوە خەڵکمان خراپەی بەرامبەر کراوە ئەو خەڵکە ئەزانێ فڵان کەس لە لای ئێمە سژنە ئەڵێ فڵان کەسم ئێنێ ئێمەش فڵان کەسمان نە کەواتە ئێوە گروپێکی لەحزەوی تۆڵەسیێن بوون گروپێکی فکری بۆ ئایندە کارتان نەکردووە ئەزای سوێن بڕوا بکە سێرکە فەرقی هەیە سێرکە ئێمە لەناو ئێمە دوو ڕێی هەبوو ڕێیەکانەوەی محکەمیان بکەین و بە سزان بگەین وتم ئێمە هیچمان حاکم نین محکەمی چی بکەین ڕێگەکەی تر ئەوە بوو کە ئێمە ئەم دیلانە بین بە بەرەی کوردستانی چی لێکە لێ بکە من ڕەم وا بوو زۆرێک لە برادان ڕەوانە بوو کە ئێمە دەستمان نەبێت لە کوشتنی خەڵکە بەڵام خۆ لەم لەحزەیە بوو لەم مقۆ قسەوە بە ئەزانی چۆنە کاک فەیسەڵ بە لەحزات شتەکانە گۆڕە مەسەل ئێمە نییە لە حەوتی سێ و لە هەشتی سێ حوتی سێ عفو حوتی سێ لە سەعات 11 نیوەڕۆ هەتا ئێوارە ڕمبێ 100 کەسیان بۆیە نابین ئەمە گیراوە ئەمە برینارە و ئەمە پیاو خراپە و ئەمە جەلادە و ئەمە ئەوەی کردو ئەمە ئەوەی کردووە خەڵکی هێنا بۆ ئەوێ بۆ خۆ لەبەرەوە ناکە ئێمە مەسەل بڕوایان بە ئێمە بووە لەوانی تر زیاتر بەڵام لەبەری تاقە مقڕ بوو لە سلێمانیا ئەوە حەقیقەتە تاقە مقڕ بوو لە سلێمانی بۆیە هێنا بووە بەڵام خۆ خەڵک نایان هێشت نە محکەمەیان بکەین نبیان نینەوە بە بەری کوردستانی و نە قسەیەکیان لەگەڵ بکەین بەڕاستی دڵنیا دەکەم هیچ کەسێ لەو برادرانەی ئێمە فیشێکێکی نەناوە بەو تاوانبارانەوە بەڵام خەڵک ئەڵێ یا ئێوەشە کۆژین یا ئەوانەمانێنێ ئێمەش کاکە دەبڕچیان لێکرد چارمان نییە خۆ ینی زەختەکە ینی تۆ تەوەقعی ناکەی زەختەکە چەند زۆر بوو سەربان پڕوە لە خەڵک لە دیوارەوە لە پەنجەرەوە لە هەموو شوێنەکەەوە کلاشینکۆف هاتۆتە ژوورەوە خەڵک چەکی پێیە ئەوە برای منی کوشتووە ئەوە ماڵی ئێمەی تاڵان کردو ئەوە لە دائیرەکە خراپەی بەرامبەر کردوم هەتا دوایی بزوتنەوەی شورای خەڵکی کوردستان جگە لە ناو سلێمانی ئایا لە شار و شارەچەکانی دیکەی کوردستان وجودی هەبوو ئامادەجی هەبوو ڕۆڵی هەبوو بەڵێ لە هەموو شارەکان هەیە هەبوو پێم وانێت لە دووهۆک هەبوو بێ بەڵام لە کەرکووک نەگەشت ناوێ بڵێ لە کەرکووک لە هەولێر
لە قەزا و ناحیەکان لە قەڵازێ لە ڕانیا لە هەڵەبجە لە بازیان لەوێ هەتا دوایی لە هەموو شوێنێک مقڕی شوراکان هەبوو و یەک مقڕیش نەبوو ینی بە پێی گەڕەکان چەند مقڕ هەبوو. باش ئەگەر بیرت بێ بەڵام هێزە گەورەکە معلومە لە سلێمانیا بوو. ئەگەر بیرت بێ ئەوانەی کە سەرکیەکان بەرپرسەکانی کەسەکان لە هەولێر لە کەرکووک لە هەڵەبجە کێ بوون؟ لە هەولێر ئەو کەسانی کە دەوریان هەبوو ئەم کەسانە بوون. کاک نەجمەدینی فەقی عەبدوڵڵا بوو، کاک شەماڵ عەلی بوو کە ئێستا لەگەڵ حیزبی کۆمونیستی کرێکاریایە، کاک ئازادی برەی نەجمەدینی فەقی عەبدوڵڵا بوو لە کەرکووک، دکتۆر خالیت هەیە کە کارمەندی تەندروستیە ئێستا شەر لە سلێمانی ئەو دەوری زۆر بوو لەو مەسەلانەیە. ئەوەی کە ناوەکانم بیر بێت لەو هینانە بەخوا ناوی هەڵەبجە نازانم ینی بیرم نایە، بەڵام هەموو ئەو کەسانی کە لە ناو بزوتنەوەی شوراکان مەسەلە خەڵکی هەڵەبجە چەپ بووە دەوری هەبوو. مەسەلە کاک فەرهەنگە بوو هەڵەبجەیی بوو بەداخەوە لەم ساڵانەی دواییە بە نەخۆشی مرد لە دەرەوەی وڵات ئەو زۆر دەوری هەبوو لە هەڵەبجە. کاک پێشڕەو هەبوو لە منطقەی خورماڵ و هەڵەبجەوانەکە بخۆی لە سلێمانی دانیشی ئەوان دەوریان زۆر بوو. کاک دلاوەر منزیر هەبوو ئەو دەوری زۆر بوو بەڕاستی ئەوانە هەمووی دەوریان هەبوو. زۆر باش ئەچمە لای یەکێکی دیکە لە میوانەکان و دواتر گەڕێمەوە بەلات کەگاوت ئەمەوێ باس لە ڕۆڵی ئەمریکا و هاوپەیمانان بکەین بۆ پاڵپشتیکردنی کورد لە ڕاپەڕینی ئاداری 92 ڕۆڵی ئەوان چی بوو؟ خۆی لە سەرەتای ڕاپەڕینە هیچ گفتوگۆیەک لە بینی سەرکردایەتی ئەوەی من بیست بێتم ئەوەی من بیستومە لەو کاتەیە کورد خۆی ساغ نەکردوەوە لەسەر لەو بەرەی شەڕە چێتە کام پاڵبەرە چێتە پاڵبەری ئەمریکا یان ناچێت خۆی لەوەی ساغ نەکردەوە. ئەمە یەکەم. دووەم لە وەختەیە تەبان کورد لەگەڵ عێراق لە شەڕ بوو، مەغروریەتی سەدامی ژوای لێ کردبوو تا ئەو کاتە هیچ ئامادەیەکی بۆ مفاوزات تیان نەبوو. سوودی ئەمریکا و هاوپەیمانان لەوەیە بوو کە توانیان بەشێک لە ئالەتە حربەکەی عێراق لەکوێ تێک بشکێنن و لە نەتیجەی ئەو حسارە دوور و درێژەی کە خراپ بۆ سەر عێراق عێراقی تەپانە بوو، عێراقی ڕوخانە بوو. لەو ڕۆوە کە بەچێکی زۆری ئالەتە حربەکەی شکان بوو، اقتصادی ڕوخانە بوو، خۆی عێراقیش نەیتوانی بوو لە نەتیجە لە مزاعفاتی شەڕی ئێران و عێراق دەربازی بێ کە تووشی حربی کوێت بوو کە تووشی حربی کوێتیش بۆ تەریقەیە تووشی بوو کە جەناب ئاگالێت. باشە، بەڵام ئەوترێت هەندێک لە هێزەکانی بەری کوردستانی هەندێک لە هێزە کوردیەکان بەر لە ڕاپەڕین سەرنجیان سەبارەت بە ئەمریکا هاوپەیمانان خراپ بووە بۆ مانای کە ناکرێ ئێمە هاوپەیمانی و پاڵپشتی هاتنی هێزێکی بیانی بکەین بۆ عێراق بەو مانای کە هێشتا بڕۆیان بە عێراق چێتی و بەوە بۆ کە کوردستان بەشێکە لە عێراق لە کاتێکە عێراق لە لێواری ڕوخانە بووە، بەڵام بەشێک لە هێزە سیاسیەکان ئەوە بیریان کردێتەوە. تۆمە چەند ڕاستە و چیە بوون ئەو هێزە سیاسیانی کە پێیان وایە چۆن لە سەرەتای قسەکانی شەباسی ئەومان کرد بەنسبەت بۆ نمونە بەنسبەت پارتی و عقودەی هەش بەتاڵە بوو، ینی ترسی ئەوەی هەبوو جاریشکەوەکو چۆن لە وایان پیشانەیە کە متمانیان بە ئەمریکانیە کە پشتیوانی بکەن چووکە لە ساڵی 75 پشتی تێکردون. هەنێک لایانی تریش خۆیان بە تەبیعەتی حاڵ وجودی مەیدانیان کەم بوو و محافزەکاریش بوون، ینی نەیانەتوانی لە مستەوای مەسئولیەتی گەورەیە بن کە قەرار لەسەر من چانوسی نەتەوەیەک بن چووکە ئەو خۆی لە میزانی لە تەرازوی هێزە ینی قورسایەکی کەم بۆ حساب بکرا. مەسەلەن بۆ نمونە 50 پێشمەرگەی هەیە یا 30 پێشمەرگەی هەیە، 100 هەیە یا 200 هەیە، تەمان لە تەرازوی هێزە ئەمانە ئەهمیەتی کەوتویان نییە. لەبەرەوە عادەتەن چاوەڕوانی موقفی تونگ لەو بابەتە هێزانە ناکەی. بازێکیش لەمانە ئەگەر هەڵوستیشان تونگ بوو بێ لەبەرەوەی مەسئولیەتی گەورە لە سەرشانیان نەبووە، ڕەنگە لە قالبیشی عاراتە قسەیان کردبێ، بەڵام کە هاتووەتەوە بەیانی عملی لە نەیانتوانێت هیچ بکەن. ئەوەی کە گرنگ بێ بۆ ئەو کاتە یەکێتی نیشتیمانی لە جیهان بینیەی فکریەکەی مافی چارەنووسی تیا بوو، ینی لە بڕوابوون بە مافی چارەنووس. لەبەرەوە عادەتەن کەوادری ئێمە و کادرە ئاسکەرەکانی ئێمە ئامادەی ئەویان تیا بوو بیر لەو نوع شتانە بکەنەوە. باشە، کەواتە ئەکرێ بڵین
ئەو گرەی پارتی بەرامبەر بە هەرسی 75 و بەرامبەر بە دۆستایەتی ئەمریکا لە جێی خۆیانە بوو بۆی کە ئەمریکا و هاوپەیمانان لە نیوەی ڕێگا ئێوان بەجێهێشت لە گەرمەی ڕاپەڕینە لە کاتێکا کە هێزەکانی بەرەی کوردستانی سەرگەرمی گرتنی مەعسکەر خالید بوون لە کەرکووک. خۆی چەند قسەیەک هەیە ینی قسێکی زۆر باو لەو کاتای هەبوو ئەمریکا و تەحالوف لەگەڵ قیادی کوردی قسەیان کردووە پێیان وتون ئەگەر ئێوە شەریکن لە قازان و زەرەرا بێ شەریک بن ئەگەر شەریک نەبن ناتوێن چاوەڕوانیەوە بکەن تۆ لە قازانجی شەریکن لە چیە مەبەست چیە ئەگەر ئێوە ینی بۆ نمونە ئەگەر لە سەرکەوتن لە لیانی عێراق قوڕوخانی عێراقا تۆ شەریک بیت وجود حاضر بێت لەوەی کوێتە ئەوە وەکو یاریکەرێکی ئەساسی مەعاملەی لەگەڵاکەن ئەو ساکە لە قازانج و زەرەرا شەریک ئەگەر نا تۆ نابێت چاوەڕوانیەوە بکەی ئەو بیباتەوە بەشی تۆ بە کەواتە ئێوە بەشدار بوون بۆچی ئەرزەکەم ئێمە باسی کێکین باسی مەرحلەی کوێت و بەڵێ لەو مەرحلە یەکێتی نیشتیمانی متەمەسیک بوو بە ئیجماعی ناوبەری کوردستانیەوە خۆ دەزانی پاش خوێنێکی زۆر و ڕەنجێکی زۆر و عەزێتێکی زۆر تا بەری کوردستانی دروست بوو نەئەکرا مەسەرەن یەکێتی نیشتیمانی بۆ کاتە تەفەڕوت کا بە قەرارێکەوە تاگلایانە بیکات لەبەرەوە متەمەسیک بۆ بڕیارەکەی بەری کوردستانی بڕیارەکەی بەری کوردستانی ئەو وەختە بڕیاری متەفەرریجی هەڵبژارد کە چاوەڕوان کە بزانن ئەحداث چی ئەڕوا لە نەتائیجەکانی هین بێ لەبەرەوە کە سەدام ڕووخا لەکوێت معاهدەی سەفوان کرا ئەمریکیەکان هیچ بەلایەنەوە گرنگ نەبوو کە ئەو پاژماوەی جێشی ئەمریکی جێشی عێراقی ئەگەڕێتەوە چیەکە باش قسەیەکی دیکە هەیە کاک شەوکەتی حاجی مشیر لە کتێبی چێوەڕە ئەمەژەی بۆ کردو ئەڵێ ئێمە لە 1920 مانگا بەشێک لە مەعسکەر خالیدمان گرتە بوو لە شەڕا بووین هەلیکۆپتەری عێراقی هەستا بۆمان ئەڵێ ئەمە جۆرێک لە مەترسی بۆ دروست کردین کە ئەمریکا بەر لە ڕاپەڕینەکە بڕیاریا بوو کە بە هیچ جۆرە ڕێگە بە عێراق نایە کە هەلیکۆپتەر هەستێنێت بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینە جەماوەریەکە ئەڵێ کاتێک ئەومان بینی هەستمان کرد کە ئەمریکا پشتی تێ کردوین بە بڕوای ئێوە ترسی ئەمریکا چی بوو لەوەی کە لە نێوەی ڕێگا وەک پێویست پاڵپشتی ڕاپەڕینەکە و هێزی پێشمەرگەی کوردستانی نەکرد خۆی چەند شتێک هەیە یەکەم شت لە خەیمەکەی کە سوڵتان هاشم ئیمزای تەسلیمبوونی عێراقی کرد لەوێ داوای کردووە کە هەلیکۆپتەر هەستی لەوە چێ کڵاوێکی کرد بەسەر شوارزکۆف هەلیکۆپتەر هەستێ بۆ حوجەیی کە گوایە ئەوەی بیرم بێ بەشی زۆری پردەکانیان هین بۆ ناتوانم هاتوو چۆ بکەن لەبەرەوە هەلیکۆپتەریان پێویستە بۆ هاتوو چۆکردنەوە ئەوەل جار وا موافقەتیان بۆ کرد دوایە ڕازی بوون هەلیکۆپتەرەکانیان چەکگاریش بێت ینی مسلح بێ ئەمە حوجەیەکیانە حوجەیەکیان ئەوەیە کە بۆ ئەوەی نفوزی ئێرانی لەم منطقە زیانەکە بە حساب انتفاضی شیعە سەر بە ئێرانە باشە کوردیش لەم لاوە تهدیدە بۆ مەساڵحی تورکی و ئەوانە لەلایەک لەبەر خاتی تورکیا ئەمەی کردووە ئەمریکا لەلایەک لە ترسی لەبەر خاتری سعودیە بۆی مەدی شیعی لە عێراق زیانەکە باش ئەچمە لە یەکێکە لە میوانەکان و دواتر گەڕێمە وڵات باشە کەواتە ئێوە لەگەڵەوەی کە بانگشتان کرد بەڵام نتان توانی کۆنتترۆلی ئەو شێوی بکەن ئەوە بوو بە دیاردە ینی بەداخەوە سەبەبێکی شکستی ئەو ڕاپەڕینە لە دوایە زەبط نەکردنی ئەم دیاردەیە بوو کە هەم پێشمەرگە ئەوەیە کرد و هەم خەڵکی ژەوەیە کرد بەڵام خەڵک زۆر بەگوێی ئەوەی کردو لەو کاتە ینی خەڵک زۆر حتا خەڵک مشتاقی ئەوە بووە کە لە گردی علی ناجی ئاوا بەردەم ڕادیۆکەیان گرتو ئاپۆرەیەکی زۆر خەڵک لێوە بوون مشتاقی بە نزیک کۆپتان بینن دەستخۆشیتان لێ بکەن دەستان ماچ بکەن بەڵام ئەو خەڵکە نەبوون فەرهاد سەنگاوی بۆ منی جێڕایەوتی لە گردی علی ناجی بووین پیاوێک هات بە ناوی کاقادر پیاوێک بە ناوی مام قادر هات بۆ لامان وتی لە ساڵی 63ەوە تەنەکەیەک نەوتم هەڵگرتووە بۆ ئەوەی ئاگری نەورۆزی پێ بکەمەوە ئێستا هێناومە بەرەی کوردستانی و ئاگری پێ بکاتەوە بەڵێ وشمان باس کرد لە ڕادیۆکە ژۆی خوێندەوە باشە تا ئەم ڕادەیە خەڵک متعاتیف بۆ ئێوە چۆن خەڵک بەگوێ نەکردن واز لە تاڵانی و لە ممتەلەکانی گشتی بێنێ ئەخە باوەڕ بێەوە ئەو خەڵکە نەبوو ئەوە نەبوو کابرای کەوتەنەکە نەوتەیە ئەو نەچوو تاڵام بکە خۆ ئێستاش خەڵقێکی زۆر هەیە پارەی ژەمێک نانی نییە
خۆ ئێستاش خەڵک هەیە گۆرەویە فرۆشێ پاڵ بە عەرەبانەوە نێ بەڵام ناچێت گەندەڵی بکە ئەوەی کە ئێستا گەندەڵیەکە بەرپرسە هەرە گەورەکانی ئەم وڵاتن ئەو کاتەش مەسئولە عەسکەریەکان بوون ئەو کاتەش کادرەکان بوون ئەو کاتەش ئەوانە بوون کە لەگەڵ مەسئولەکان یا دار و دەستەکەیان بوون خۆ بەعام ئەو خەڵقە پاکە نەبوون مامۆستا نەبوو کە چوو دەرگا و پەنجەرەی خۆی فرۆشت بۆ ئەوەی بژەوی ماڵ و ناڵەکەی کە ئەو نەچوو گەندەڵی بکە ئەو نەچوە سەر خەستەخانە قەرێڵەی خەستەخانە بەرێهی نەخۆش بۆیە ئەمانە کاڵێ ئەوان نەبوون کە چوون شۆفڵ و هینی سەدی بێخمە و ئەوانیان برد ئاودیوی ئێرانیان کردوون و فرۆشتیان و ئەویان کرد بۆیە ینی ئەمە کە ئاوا باسەکرێ بە ئاگاداریەکی من یا ئاگاداریەکی ڕادیۆ یا بانگەوازە گاوتارێک بەمە چارەسەر ناکرێ ئەمە بەدام و دەستگای خۆی بە مۆسەساتی هەر گلەی و گازندە لەسەر خودی خۆتان هەیە لە ڕادیۆکە بەوەی کە نەتانتوانیوە ئەو ئەرشیفە دەوڵەمەندەی ئەو ڕۆژگارە بپارێزن ینی ئێمە ئەزانین بەر لە ڕاپەڕینینەوە دوویەک چەندین ڕاپەڕین و خۆپشاندان و ناڕزایی تر هەبوو لە ناوچە جیاجیەکانی کوردستان بەڵام هیچیان بەقەت ڕاپەڕینەوە دوویەک کشگیر و سەرتاپاگیر و بەردەوام نەبوون ئەو ئەرشیفە چی لێ هات لەو ڕۆژگارەیە بۆچی نەتانتوانی بیپارێزن ئێمە لە بدایەتی ڕادیۆ ئەرشیفمان هەبوو کاسێتمان هەبوو لەسەر کاسێت لە تەزیلی عادی بوون ئەم تەزیلانی کە لە ماڵان بەکارهێنا بەوە بەسمانە کرد بەوە تەزیلاتمانە کرد ئەم کاسێتانە دوای ساڵێک هەموو ڕتوبەت لێ خۆمە نەخان و نەبینا و نە هیچمان نەبوو لە خانوویەکی قوڕا لە شوێنێک هەڵە گیرانە خرانە سنووقێکی ئەوەی بۆ جاران هیچ چەکی تیابوو لەوێ فڕێ دران تاریخی ئەو ڕۆژەی لەسەر دراو لەوێ ئەوەنەی کارەسات بەسەر ئێمە هاتووە بەسەر ئیزگە و بەسەر یەکێتی و بەسەر لەوانەی هەموو حیزبەکانی تریش لە ئەنفال و دەربەدەری و مەقڕ گواستنەوە هەموو ئەم کاسێتانە هەم کوالیتیەکەیان خۆی زەعیب بوو لە ئەساسا هەم دوایش فەوتان شوێنی هەڵگرتنمان نەبوو ئەمە وەکو خۆتان بەڵام خەڵکێک هاتووە لە دەرەوەی خۆتان هاوکاریتان بکە ئێوە دەستان ناوە بەڕوویەوە نا دەستمانە لە گردی عەلی ناجی مامۆستا عەبدوڕەقیب یوسف مێژووناس دێت کاتان لەیەکە ئەڵێ ئەو نووسراوانەی کە ئێوە ئەیخوێنەوە فڕێئێن من دێم کۆیەکەمەوە ئەرشیفێکم هەڵی ئەگرم بۆ ئایندە بەڵام ئێوە گرنگی بە داخوازیەکەی ئەویان کە زۆر جێگەی گرنگ و جێی بایەخ بووکە بەڵێ ڕاستە ئەوە ڕاستە و من لە چەندین شوێنیشەوەم باس کردووە ئەو کات مامۆستا عەبدوڕەقیب یوسف هات زۆر بە پەرۆشەوە وەکو کوردێکی دڵسۆز وەکو کوردێک کە خەمی مێژوویەتی خەمی ئەوەیەتی بزانێ لەم ڕۆژەیە چی ڕوویە لە چیەوە زانێ ئەیوت ئەو پارچە کاغەزەی کە ئێوە لاتان مهم نییە و فڕێن من یەم ئەوانە کۆکەمەوە بەڵام ئەو وەختە ئێمە بیرکردنەوەمان زۆری بیرکردنەوەمان و کار و چالاکیەکانمان ئەو کاتە شەوی وە هەبووە تا بەیانی ناخەوتین من بیرمە شەوی نەورۆز کە کەرکووک تایە ئازاد کرا ئێمە هەتا بەیانی بەسی مباشر و بەسی یعنی هەردوو ئیزگەکە تاواوکەری یەکتر بووین کەسمان نەخەوتین هەتا ڕۆژی دوایی چونکە هێزەکانیش هەموو لێن و بروسکەوەی بەردەوامیشمان بڵاوە کردەوە بۆ پێشمەرگە کاک عەبدوڕەقیب یوسف نەکرد ئەو کۆمەڵێک هەموو نووسەرانی سلەیمانی هەمویان هاتن بۆ هین شاعر هەبوو لە ناو بەڕیشی سپیەوە هات وتی کاکە من یەم هەر لێ وتمان آخر چیەکەی لێرە ئێمە خۆمان شوێنەکەمان ئەوە نەبوو کە وتی من یەم گسکتان بۆیم دەوروبەری ماڵەکان هەموو ڕۆژێک ئێمە بێ ئەوەی بزانین کاتێکمان نەزانی مەنجەڵی خواردن هاتە ناو ئیزگەوە و داوەتی ماڵەکان بوون ئەوە نە ئیزگە خۆشەویست بوو لای ڕادیۆ خۆشەویست بوو لای خەڵک عەبدوڕەقیب یوسفیش یەکێک بوو لەو کەسانەی کە خەمی ئەو هینەی بوو ئێمەش نە ئەرشیفمان هەبوو و بەسی مباشریشمان هەبوو یعنی هیچ شتێک تەسجیل نابوو ئەڕۆی لەسەر هەوا هەرچی دەوت ئەو کاتە و دواییش هەرچی ئەوترا نە MP3 هەبوو ئەو تەکنیکە نەبوو بەڵام یعنی زەحمەت بوو بۆ ئێمە ئەو کاتە خەڵکی زیاتر بێتە ناو ئەوە طبعاًەوە هەڵوێستێکی زۆر جوامێرانە و زۆر مەردانە و زۆر دڵسۆزانەی کاک عەبدوڕەقیب یوسفە بەڵام ئەو کات بۆ ئێمە ئیمکانیاتەکە هەر ئەوە نەبوو و عەقڵیشمان بۆ هەموو شتەش ناشکاجنا ئەبوایە ئێستا ڕسمی ئەنتێنی زاعەمان هەبوایە هی هەموو فترەکان لە تووژەڵەوە ئەبوایە ئێستا ڕسمی هەموو کارمەندەکانم لەگەڵ خۆم بێنایە و ئەو بوو بەڵام ئێمە ئەسڵەن ئەوەی کە گوێمان پێنایە یا ئیمکانیەتی ئەوە نەبوو کە گوێی لێم کرد یعنی ئیمکانیەتی ئەوەمان نەبوو کە ئەم شتانە هەڵگرین و بیپارێزین یا ڕەوانەی دەرەوەی ئەچمە لایشی دیکە لە میوانەکانم ئەمەوێت لە
لەسەر ئەو لێبوردەگشتی بەرەی کوردستانی هەڵوەستەیەکی دیکە بکەم ئاواتی شێخ جەنا بەڵێ بەرەی کوردستانی لە مستەشار و فەوجە خەفیفەکان خۆش بوون بەڵام ئەوەی کە کەڵکی لە مستەشار و فەوجە خەفیفانە بینی تەنها پارتی بوو ئەوەی کە بەکاری هێنان بۆ خۆی و ئیسفادەی لێکردن تەنها پارتی بوو ئەم قسەیە چەند ڕاستە خۆشتێکی خراپمان نەکردو قیچێکە چ زەرەری هەیە مستەشار و خەفیفە هیچ بڕیارێک بەبێ بڕیاری بەرەی کوردستانی دەرنەچووە بڕیاری بەرەی کوردستانیش وەختێک دەرچوو هەموو پابند بووین پێی و هەمووش بە ڕەزامەندی هەموو لایەک بە ئیمزای هەموو لایەک بڕیار درا ئەو قەرارانەی کە بەرەی کوردستانی ئەیدا وەک یەک حزب جێبەجێ بکرێت تەنانەت ئێمە هەتاوەکو هاتووشینەوە ئەزمڕ هەرکو بەرەی کوردستانیشمان کردو من لەوێش سەنگەرەکەی خۆم جارجار بەجێ هێشت ئەچوومە لای کاک جەبار فەرمان ئەچوومە لای کاک جەمال محەممەد کە ئێستا مەوجودە و سەحەتی باشە و حورمەتم هەیە بووی بە یەکەوە ئیشمان کردەوە بە یەکەوە بڕیارمان داوە هەتاوەکو هەموو شتێک کۆتایی هاتووە و ئەو کاتە هەر حیزبە بۆ خۆی ئەگەر دڵنەوەی کەسێکی کردوێ کردوێتی باش قسەیەکی دیکە هەیە لەسەر مستەشار و فەوجە خەفیفەکان سەبارەت بە پارتی ئەوترێت ئەو مستەشار و فەوجە خەفیفانەی کە نزیک بوون لە پارتیەوە ئینتیمایان بۆ پارتی هەبووە پارتی خۆی نردونێتە ناو حکوومەتی بەعس و پێوتون ئێوە ببنە مستەشار و بە خزمەتی پێشمەرگایەتیش بۆتان حسابە چکم نایانتوانێت لەم ناوچەیە پارتایەتی بکەن هەموو حیزبێک بەشی تەنزیمی لە هەموو شوێنێک هەیە هەموو حیزبێک ئەبێت چاوی لە زۆر شوێنی دوور ببینێ بەس ئەوەی جەنابەت ئێڵەی پارتی کۆمەڵی مستەشاری نارد بێتە ناو حکوومەت چەند کەسێک لەوانی کە نزیک بوو لە پارتیەوە نزیک لە پارتی ئێمە پێشمەرگەمان گەڕاوەتەوە بۆ چالاکی لەبەر ئەوەی لایەنێکی سیاسی ڕێگەی پێگرت و نیاوی سوێتی لیاندا ناچار بوون نەگەنەوە بچنە ناو حکوومەت بەس نەتیجە ڕەنگە ڕیان کردبات بنەوە ناو پارتی یاخود کەسێک خۆی ویستبێتی ڕووبکاتە حکوومەت چووە باشە با ڕۆڵی هەندێک هێز و لایەن بپرسم لە ڕاپەڕینە بەدەر لە پارتی وێکێتی کە وەک دوو هێزی سەرەکی لە ڕاپەڕینەکە وجودیان هەبووە ڕۆڵی ئیسلامیەکان چی بوو لە ڕاپەڕینی بەهارینەوە دوویشتی باشووری کوردستان هیچ ڕۆڵێکیان هەبوو ئەوەی ڕاستی بێ من لەو کاتانە زۆر تێکەڵاو نەبووم کەست بینی لێیان بیستت کەسێک لە ئیسلامیەکان بەشدار بن لە شەڕەکان لە بێتە لای من و تعاعرفم لەگەڵ بکانە خێر بە خۆیەوە بە قووەتیەوە بە نامەیەوە بە هاوکاریەوە یا بە ڕێپیشاندانیەوە بەڵام ممکنە چونکی ڕاپەڕینەکە هەموو کورد بوو ناتوانانی خەڵەجیا بکەیتەوە من جاریوا بوو داوای قوتمە کرد 400 کەسم بۆ هات 250 کەسیانێکێتی بوو هەموو کورد بەڵام ئەوترێت تا گەرمەی شەڕەکانی چیمەن و بانمخان و کەرکووکیش تەنها یەک کادری حیزبی شوعی هاتووەتە ئەوێ ئەوە ڕەنگە کەم بوو بن یا لە شوێنی کە بوو بن ئەوە شتێکی تر مەسەلا نەهاتوونە ئەوێ بەڵام ڕەنگە چوو بێتە جلەولا چوو بێتە خانەقین چوو بێتە هەولێر چوو بێتە شوێنی کە باشە ڕۆڵی ئێران چی بوو لە ڕاپەڕینەکە ئایا بەڕاستەخۆ ئەوەندەی تۆ ئاگاداربی وەک بەرپرسێکی سەربازی پارتی لەو ڕۆژگارەیە بەڕاستەخۆ پشتیوانیە کردن ڕاستەوخۆ من هیچ شەکێکی لە ئێرانەوەم بۆ نەهات بۆ قووەتەکەم هیچ مەدفعێکی گەورەم بۆ نەهات هیچ زدی تیارە و زدی دەوابەیەکم بۆ نەهات دەستێوەردانی ئەوان نەبوو لە دۆخەکەیە هیچتان نەئەبینی هیچتان نەبیستووە ڕەنگە بوو بێتیش بەڵام ئێمە سەرقاڵی شەڕ و هەرا و ناڕاحەتی بووین جاری وا هەبوو بە سێش و نەنووسی ئێمە ماندوو بووین لەو شەڕە باشە شەوکەتی حاجی مشیرەڵێ کاتێک کە بەر لەوەی داخلی شارەکان ببینەوە بینەوە شارەکان و لە سنووری عێراق ئێران ئەمانویست لە زێ بپەڕینەوە بۆی زووتر بگەینە سلێمانی و کەرکووک نەمانەتوانی پەڕینەوە ئاوەکە زۆر بوو داوامان کرد کە ئێران هیچ نەبێ بە شۆفڵ و گرێدەر بە کێلەی شۆفلەکان بمەپەڕێنەوە هاوکاریمان بکەن بەڵام بەڵێنیان پیان کە بۆمان بکەن بەڵام بەدەمانەوە نهاتن من پێم خۆشە جەنابەت لە نزیکی سلێمانیت داوا لە ماڵێکەکەی لە سلێمانی هاوکاریت بکە یا ناتوانێ یا پێی خۆش نییە ئیتر نەڵی سلێمانی هاوکاری نەکردم ماڵێک لە سلێمانی هاوکاری نەکردی ئەو بە ڕێزانە کە پەڕیونەتەوە ئەمە دلیل نییە بۆی ئەمە دلیل نییە ئەمە دلیلە بۆ ئەو ئامر مەفرزە یا ئەو قووەتە یا ئەو پازدارە کە لەوێ یا نەیتوانیوە یا نەیویستووە ئەجینا
ڕێگان لێ نەگرتی باشە ڕۆڵی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان حیزبی دیموکرات و کۆمەڵی شۆڕژگەران ئایا هیچ بەشداریشان هەبوو ئەوەندەی ئەوە ئاگادار بن لە بەرەکانی شەڕ لە ناو خۆپشاندەر و جەماوەرن؟ من نەبینیم دیفاع لە ڕژێم بکەن ناوەکو ئەوانش کە بە خزمەتیان گەشتومەیان ناسم لەگەڵ من هاتنە جەبها کەسیان هیچ لایەنێکی سیاسی ئێرانی و تورکیش بە خزمەتیان نەگەشت. مجاهیدین بۆچی لەو ڕۆژگارەیە سەرسەختانە دژایەتی هێزی پێشمەرگەی کوردستان و ڕاپەڕینەکەی نەوە دوویەکی ئەکرد؟ باز لەوە کرێت کە لە میحوەری کفری و گەرمیانەوە زۆر بە سەختی هاوکاری بەعسیان کرد و دژی ڕاپەڕینەکە بوون. ئێمە قەنەعەتمان وایە کە لە میحوەری کەرکووکیشەوە هاوکاری حکومەتیان کرد چونکە ئەوان وابەستە بوون بە عێراق، پیاوی عێراق بوون، سەر بە مخابەراتی عێراقی بوون، عێراقم و هاوکاری چێکردن تەدریبێکی باشی پێکردبوون دژی ئێران. ئەوان تەنها ئەمەلیان هەر سەدام حوسێن بوو. پێشتر ئێوە هیچ کێشەیەکتان لەگەڵ مجاهیدینی خەڵق هەبووە؟ هیچ دژایەتی و بەریکەوتنێک هەبووە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان وەکو بەری کوردستانی وەکو شۆڕشی کوردوا لەو ڕۆژگارەیە؟ ئێمە تاوەکو لە ئێران بووین هیچ دژایەتێکمان نەبووە. زۆر باشە شوویەکی کورد وەرگین و دواتر درێژە بە گفتوگوین بەڕێزان شوویەکی کورت و پاشان ئەگەرێتەوە بۆلاتان و بەردەوام بین. بەڕێزان سڵاوتان لەبێت لە پاش شۆکەگەڕینەوە بەلاتان و بەردەوامی بۆ درێژەدان بە گفتوگۆ قسەکردن لەسەر ڕاپەڕینە جەماوەریەکەی ئاداری نەوەدوویەکی باشووری کوردستان کەواتە ترسی ئەمریکا یا با بڵێن جێهێشتنی ئێوە لە نیوەی ڕێ لەلایەن هێزەکانی هاوپەیمانان و پەیوەندی بەوە هەبوو کە ئەو جموجوڵە شیعی کە لە خواروی عێراق سەری هەڵا بوو ترسی دروست کرد بوو بۆی کە بەدیلی سەدام هێزێکی شیع بێ و سبێنێ دژایەتی ئەمریکا بکات. زای ڕاستەکەی ئەمریکا بێ بەجێهێشت بە جۆرێک لە جۆرەکان وەکو من بۆم باس کردی ئێمە نەشوجە ناو ئیتیفاقێکەوە لەگەڵ حولەفا کورد نەچۆتە ناو ئەو نەوە ڕێکەوتنانەوە نەچووە کە نەچووە دژایەتیشتان نەکردەوە. طبعا دژایەتیشی کردەوە بەیانە دەرکردەوە توتە سەروەری خاکی عێراق و چیە و چیە و چیە لەو بەیانانی کە لە وەختیا دەرکراوە تۆ نابێت چاڕوانی وکە بڵێ ئەمریکا بەجێهێشتم ئەمریکا لەگەڵێ نەبوو تا بەجێ هەڵێ ینی ئەمە ڕاستیەکەیەتی بەشێکەکەی بۆچی ئێوە وابیرتان کردانی بۆ نەتانتوانی ئەو فرسەتە مێژوویە بخۆزنەوە کە ئێوە لە کوردستانەوە و ئەویش لە خواروی عێراقەوە ڕای ماڵێ و ئەو قسەیە کە خۆ لە بیدایەت تا باسێ کرد متەرەددی قیادەی سیاسی بەرەی کوردستانیە تێگەی سیاسەتی چاوەڕانکردن و سیرکردی هەڵبژار دەجاتی و بەشداریکردن ئەو وەختە وابزانم ئەمریکەکان هەر بە نمونونەکان وەکو یاری پۆکەر هێنابوو وتیان یا یاریکەری ئەساسی لە قازان و زەرەرە شەریکیت یا متەفەرریجی کە متەفەرریج بووی لە دەرەوەی تاوڵەکە بووی لە دەرەوەی مێزەکە بووی ئەگەر براوە وەکو بەخشی شتێکە باتی ئەداتەیە یا هیچی نایەتی طبعا ئەوان هیچیان نیابوو. باشە کاتی بەرنامەکەمان بەرە کۆتایی ئەڕواکاک ئاوات ئەمەوێ چڕتر ورتر وەڵامی پرسیارەکانم بیتەوە سپاس دەکەم با ئەو پرسیارە بکەم بۆچی شیعە لە جنوب بەر لە ئێمە بەر لە کوردستان بەر لە هێزی پێشمەرگە و جەماوەری کوردستان دەستیان بە ڕاپەڕین کرد لە کاتێکە ئێمە زامزەدەی ئەنفال و کیمیاباران و کۆڕە و دەیان بینی تراژیدی تر بووین ینی سیستەمەکە لەسەر ئێمە قورس بوو بەڵام ئەوان پێشتر دەستیان پێکرد بۆ لە هەمووی گرنگتر ئەو مستەلاحەی کە بڵێن ئەرزی شەڕ بوو ئەوان لە حازرتر بوو کەسافەی سوکانی هەبوو دێ هەبوو شعر هەبوو چی هەبوو ئەمە یەکەم دووهەم غیابی جێشی عێراقی یا زایفبوونی جێشی عێراقی لەو منتیقانە زۆر زیاتر بوو بەشێکی زۆری لەوێ زیاتر بوو سەرباری ئەوەی ئەو زڵم و زۆرەی لە شیعە کراوە هیچی لەوەی کورد شتێکی ئۆتۆی کەمتر نییە ئەگە زیاتریش نەبێ ینی وەکو بە بڕوای من کورد زیاتری سیستەمی لێکراوە ینی ئەگەر بەراورد لێکراوە کورد سیستەمی لێکراوە ئەو قەتڵ و ئامەش کە بەرامبەر بە شیعە کراوە ئەوەش حسابی ئەوە بکە حسابی ئەوش کرد لە دروستبوونی عێراقەوە تا ڕاپەڕینی ساڵی 91 شیعە لەجێر چۆسانەوەیکی بەردەوامە بوو. باشە کەواتە باباز لە تەوەریشی دیکەی گرنگکەین کەویش ئەوەیە بە بڕوای ئاواتی شێخ جەناب
بۆچی ڕاپەڕین شکستی هێنا بۆچی نەتانتوانی وەک پێویست درێژە بە بۆی چەند هۆکارێک بەڵێ هۆکارێکیان هۆکاری ئیقلیمیە هۆکارێکیان هۆکاری دەرەکی و تەحالف و ئەمریکا و ئەبانێ هۆکارێکیان هۆکاری ناوخۆیە لە هۆکارە ئیقلیمیەکانە بۆ نمونە مەسەرەن تەسیری تورکیا و تەسیری سعودیە لەسەر دۆزی کورد و لەسەر وەزعیشی عەلە عێراق مەسەرەن لە هۆکارە دەرێکیەکان وەکو ئەگەر حسابیکەی بە ئەمریکا و تەحالف تۆ جزێک نەبووی لەو تەحالفە و ئەو تەحالفەش کە وای تەقدیرە کرد ئالەتە ئەسکەرێکی عراقیشکانەوە دەرکەوت لیواکانی حرەز جمهوریان بە تەواتی تێک نەشکانەوە دەرکەوت جێشی عراقیان بە تەواتی تێک نەشکانەوە دەرکەوت کە سەدام توانیوەتی بەشێکی باشی هێزەکەی سەرباری ئەو لیانە قورسی کە لیان ناو بەشی باشی هێزەکەی بپارێزێ ئەمە لەو عاملانە بێجگە لەسەر شتە ناوخۆیەکانی خۆشمان ئێمە نەمانتوانی بوو بەشی فرسەتی ئەومان نەبوو فرەی خۆ تەنزیمکردن بکەوین چونکە پێنجی سێ تا شەڕی معسکەر خالید و حسابکە مەسافەی زۆر کەمە هیچ هێزێک نییە و هیچ بلەتێکیش نییە بتوانێت لە خلالی 20 ڕۆژە ئەم هەموو شەڕە گەورەیە بکە ئەم هەموو شارە بگرێت و سەر لە نوێی عادی تەنزیمی خۆی بکات و بێجگە لەوەش کە چەک نییە تەقەمەنی نییە لە ڕووی لۆجستیکیەوە زعیفی لە ڕووی تەنزیمیەوە زۆر زعیفی چونکە توێشتان خۆ نەتوانێت خۆ تەنزیم بکەیت بێجگە لەوەش کە وحدەی قیادە نییە تۆ لەو فترانە توانێت وحدەی قیادە دروست کرد ڕاستە بەری کوردستانی دروست ئەڵێن هێزی پێشمەرگە بێسەروبەرەیەکی زۆری پێوە دیار بووە بڕیاری مرکزی بەرەی کوردستانی جێبەجێ نەکراوە حتا هێزی پێشمەرگە و بەری کوردستانیش نەیتوانیوە کۆنتترۆلی هێزی ئەڕ و تاڵانچیەکان بکات یعنی جۆرێک لە پشێوی هەبووە تۆ سەرەتاوت ئێمە نەخشە و پلانمان هەبوو بەڵام کە هێنە ناو شار ئەم شێوێ چیە نەخشە و پلان تۆ هەر نەخشە و پلانێک بێ کاتێ دەوێت بۆ جێبەجێکردنی تۆ هین نییە ینی سویچێک نێ داگیرسێنی منەظەمی دای کوژانتەوە نامنەظەمی سیاسی کۆمەڵایەتی هەمەلایەنەیە ڕادیۆکە کەم تەرخەم نەبوو لەمە ئەوەندەی کە ئازی حەماسی و ڕوژێنەری بە خەڵکەیە ئەوەندە نەخێر ڕادیۆکە ئەو دەورەی کە پێی سپێرا بوو بە باشترین شێوە بینی من بەش بە حاڵی خۆمیەکێکە لە خاڵە درەوشاوەکانی بزوتنەوەی سیاسی کورد ئەتوانی پێمان بڵیت ئایا ڕاپەڕین پرۆسەیەک بوو ڕابرد لە پشتمانەوەیە یاخود ئەگەرێکە لە بەردەمانە من ئومێدەوارم ئەو لە وڵاتی ئێمە گۆڕینی سیاسی و چاکسازی لە وڵاتای بکرێت بە پرۆسێکی دیموکراتی یاسایی ڕێکوپێک دوور بێ لە توم و تیژی و دوور بێ لە ڕووخان و لە وێرانکردن و لەوانە چونکە کورد میلەتێکە پاش 25 ساڵی هاتوۆتە سەر وڵاتەکە بوونی تحتی نییە وڵاتەکە اقتصادی نییە وڵاتەکە لەشکری نییە هێزی نیشتیمانی نییە وڵاتەکە عیلاقاتێکی نەتەوەی نیشتیمانی لەسەر ئاستی نەتەوە نیشتیمانی نییە من هیوادارم فرسەتێک بێرێ بەوەی کە ئەگەر چاکسازی بکرێت بە شێوەیەکی نەربوونیان بە شێوەیەکی وا بکرێت کە دەرئەنجامەکانی زوو دەرکەوێت تەمان ئەگەر مانێ بە ڕاپەڕین چاکی کەین خۆتان نەزانن ڕاپەڕین لەگەڵ خۆشیاتم و تیژی و ڕووخان و داڕمان و هەموو شتێکی تری هەنێ ینی هەموو جارێک ڕاپەڕین شەرنی هەموو ئامانجەکانی خۆی تاقیقە سەر تۆ لە قسەکان تا باسی کرد ڕاپەڕینی ئازاری 91 لەگەڵ خۆشیە شاڵاوێکی خراپی ئار و ئەمانەی هێنا کە بەداخەوە نەبووە وابێت زۆر باشەکە گازات ڕادیۆکە بە چەند زمان لە کاتی ڕاپەڕینە پەخشی ئەکرد یا با بڵێم پەخشی ڕادیۆکە تا شوێ ئەڕۆشت پێم خۆشە ئەو پرسیارەت کرد لە کاتی ڕاپەڕینە کە ئێمە هاتینەوە گردی عەلی ناجی پێشەوە هەر بە هەردوو شێوە بوو بەڵام کە هاتینە گردی عەلی ناجی لەپڕ پیاوێک مامۆستایەکی بەڕێز پیا بوو ناوەکەی بێکەسێکی پێ بوو نازانم ناوەکەی چییە وتی من بەرنامەی تورکمانیتان بۆ دانم بە شێوەیەک بەرنمەیەکی پەخشە کرد لە ڕادیۆوە یعنی ئینسان هەر حەزێ کرد گوێ لە دەنگ و لە نەوعی تعلیق و هینەکەی بگرێت کە تورکمانیشمان نازانی بەشی فارسی دروست بوو بەشی تورکمانی دروست بوو بەشی ئینگلیزی دروست بوو هەر لەو گەڕێکی عەلی ناجی ماڵێک هەبوون کشێکیان هەبوو ناوی شۆخان بوو لە کوێت بوون هەم ئینگلیزیەکەی باش بوو هەم عەرەبیەکەی زۆر باش بوو هات بەشدار بوو بەشی عەرەبیەکە دەنگی کچی تێکەوت لە ئینگلیزیمان هەبوو لە بەشی فارسی دروست بوو وابزانم هەر خزمی کاک فەریدون عەبدولقادر بوو خێزانی بووچان بوو وابزانم هات لەوێ بە فارسی بەرنمەیان پێشکەش کرد
بەڵام بەداخەوە ئەو فترەیەکی زۆر کورد بوو یعنی لە پێش نەورۆز بە چەند ڕۆژێک هەتا کۆڕەوەکە هەمووی 10 ڕۆژ نەبوو ئەو هینە بوو ئەو بەرنمەیە و ئەو خۆشیە هەمووی ئەوە نەبوو. باشە ڕاپەڕینی شیعە لە خواری و عێراق بەر لە ڕاپەڕینی هەرێمی کوردستان دەستی پێ کرد لە شەشی کاژمێر شەشی بەیانی 1/3 ئەوان دەست بە جموجوڵ و ڕاپەڕینەکەن. پەیوەندی ئێوە وەک ڕادیۆکە بە جموجوڵەکانی جنوبەوە خواری و عێراقەوە شیعەکانەوە هیچ جۆرێک لە پەیوەندی هەبوو یا هیچ پەیامێکتان هەبوو بۆ ئەوان لەو کاتەیە؟ ئێمە هەواڵەکانی ئەوانمان بڵاوە کردەوە بە زۆکو پەیوەندی نەخێر هیچ پەیوەندێکمان نەبووە بەڵام وەکو هەواڵی ئەوێ بڵاوە کرایەوە بۆیە ینی ئێمە بووینە مەزدەرێکی زانیاری نەکرد بۆ عێراق ئێمە بووینە ئەو فترەی کە تەشویش نەما ئێمە لە سەقز بووین هێشتا لە کاتی لێدانی عێراقا تەشویش نەما ئێمە بووینە مەزدەری ئەخبار بۆ ڕادیۆکانی یعنی حتا بۆ BBC و ستۆدیۆکانی ئیزاعاتی یابانی و زۆر لە ڕادیۆکانی تر التقاتی ئەو مەوجەی ئێمەیان نەکرد کە لەسەر 75 و 40 مەتری بڵاومانە کردەوە هەواڵی عێراق چونکە ئەو کات عێراق مەجای هیچ سەحەفیەک و هیچ بیانیەکی نایە لە عێراق خەبەر بجۆزێتەوە و هیچ کەسێکیش نەما بوو هەواڵ بۆ مراسلەکانیان بێت بۆیە ئێمە لە ڕێی مراسلەکانی خۆمانەوە لە ڕێی یعنی با بڵین ئەو کەسانی کە هەبوون لە بەغاو لە شوێنەکان و لەکوێ ئەدرا تیارەکان لەکوێیانەدا لەکوێ ئێمە ئەوانەمان کە بڵاوە کردەوە ئەو ئیزاعانە لە ئێمەوان وەرەگرت و جاریچکەیان بە ناوی ئیزاعەیەکی سڕی لە کوردستانی عێراقەوە یا لە منفاوە ئەم هەواڵانەی بڵاو کردەوە بە ناوی ئێمە بڵایانە کردەوە. باشە پاش 25 ساڵ لە ڕاپەڕین توانی ئامانجەکانی بپێشێ ئامانجەکانی بێنێتە دی ڕاپەڕین وەک هێزی وزەی خەڵک وەک ئەو توانایی کە لە خەڵکە هەیە بۆ ئەوەی بتوانێت ئەو کۆت و زنجیرە بپسێنێ ئەو ئامانجە کەس ناتوانێن یعنی ئەو توانای کەس ناتوانێت ئەو دروشم و بانگەشانی سەرکرداتی بەڵام هەموو ئەو دروشم و ئەو شتانەی کە ئێمە لە شاخ باسمانە کرد هەموو هەڵگەڕایەوە مەسەلەن ئێمە باسی دیموکراسیمانە کرد ئەیبینی نەسا بەچای خۆمان بەرەو چی ڕۆیشتووە دژی دکتاتۆریەت بووین ئەوە تا توانین ئێستا کورسی دەسەڵات بۆتە شتێک کە ئێمە بەری ناین سەروەت و سامان ئیدارەدا نەکرد نەهاتە دی بە خراپترین شێوە مامەڵەی لەگەڵ کرا کە من پێم وایە حەزبی بەعز بەو شێوەیە مامەڵەی بە قوتی خەڵک و بە پارە و بە سەرۆت و سامانی خەڵقۆنە دو پرسیارەکەم کاگەزات ئەتوانی پێمان بڵێ ڕاپەڕین مێژوویەک بۆ ڕابرد لە پشتمانەوە یاخود پرۆسەیەکە لە بەردەمانە من پێم وایە ڕاپەڕین لەگەڵ زروفی ذاتی و مۆزوعی خۆیان هەموو کات یعنی کە ئەو زروفە و ئەو زەمینە خوڵقا و هاتە پێشەوە کەس ناتوانێت بیوەستێنێ بەڵام هیوادارم جارێکی کە ژووتومە یعنی ئەم حیزبانە بیرێک لە خۆیان بکەنەوە بیرێک لە میلەتەکەیان بکەنەوە مراجعەیەکی خۆیان بکەنەوە ئاوڕێک لە ڕابردووی خۆیان بدەنەوە چونکە ڕابردووەکەیان ئێستا سڕیەوە بەم کارانەی کە ئێستا ئەمڕۆیەکی باشە کاک دەروێش ئەمێ باس لە پرسیار لە ڕۆڵی ئەمریکا هەڵپەیمانان بکەم لە ڕاپەڕینی ئاداری 91 لە پشتیوانیکردنی ئێوە بۆ ڕاپەڕینەکە ئایا ڕۆڵیان چی بۆ ئەوان لە بیدایە تا ئەمریکا زەرەرێکی قورسی لە سەدام حوسێندا لە کاتی گرتنی کوێت ئەمریکا توانی کە عێراق زەعیف بکە پاژەوەی کە ڕاپەڕینە جەماوەریەکان پەیدا بوو لە ناوەڕاستی عێراق شیعە زۆر بە قووەت پەلاماری دام و دەستگای ڕژێمیدا ئێمە لە کوردستان پەلاماری دام و دەستگای ڕژێمماندا و تقریبەن داماڵە خاصمان کرد لە کوردستان لەویا ئەمریکا سڵێکی کرد ممکنە سڵی زیاتر لەوە بوو بێ کە مەجلیسێکی ئاعلای ئیسلامی دروست ببێ لە عێراق کوردەکان داوای سربەخۆیی بکەن کورد سربەخۆ بێ و مەجلیسی ئاعلای ئیسلامی دروست ببێ و ئێران پشتیوانیان لێ بکە کەواتە مەسلحەتی ئەمریکا بێتە خەتەر ئەمە یەکێک بوو لە ترسەکان ئەمە یەکێک بوو لە ترسەکان باشە منەوە پرسیارەکە بۆچی شیعە پێش ئێمە کەوتن لە ڕاپەڕین و ناڕەزایەتیەکان لە کاتێکا کورد ئەنفال کرا کورد چیمیاباران کرا کورد ئاوارە و ڕاگوێزرا
ینی برینەکەی جستەی ئێمە گەورەتر بوو لە هیچ شیعەکان لە جنوب بەڵام ئەوان پێش ئێمە ڕوبەڕووی سەدام و بەعەز بوونەوە ممکنە هەلومەرجی ئەوان ڕەخساوتر بوو بێ پشتی ئەوان بە قووەتر بوو بێ لەو کاتە وها ڕێکەوتووە جینات تقریبان فەرقێکی وامان نەبوو ئەگەر پێم بڵیت بۆ مێژوو پێم بڵێ هۆکارەکانی شکستێنانی ڕاپەڕین چی بوو دوایەوەی کە ئێوە وەک بەرپرسە سەربازیەکانی بەرەی کوردستانی و پارتی و یەکێتی و هێزەکانی دیکە خەریشی گرتنی مەعسکەر خالید بوون کە ئەوە دڵی هێزی سوپای بەعەز بوو لە باشووری کوردستان هەتا باز لەوە ئەکرێک ئەیزە دووری و عەلی حەسەن مەجید بۆ خۆیان وجود و ئامادەگیان هەبوو لە کەرکووکە بۆەوەی کەرکووک سوپاکان وەرە نەدوەڕێن و لە دەستنێن ئێوە لە گەرمەی شەڕابوون لەم کاتەیە دۆخەکە گۆڕا کورد شکستی هێنا لە ڕاپەڕینەکە بۆچی گۆڕانی دۆخەکە چەند هۆیەکی هەبوو یەکێک لەو هۆیانە ئەوەی ئێمە پشتمان پێ قایم بۆ هاوکاریە کردین ئەمریکا بوو ئەمریکا کە مەترسیێکی بۆ پەیدا بوو ڕێگەی بە سەدام حوسێندا کە پەلاماری هەموو لایەکمان بدا و ئەو ڕاپەڕینە دامرچێنێتەوە ئەوە تاسیرێکی زۆری هەبوو کە بە کۆپتەر و بە دەبابە و بە جێشێکی زۆر کە ئەتوانم بڵێم 2 تەقسیم 3 جێشی عراقی لە سنووری کوردستان بۆ کاتە توانی کە زۆر ئازارمان بدا و شەهیدێکی زۆر و کە زەختی سەدام حوسێن و قوتەکەی هات میلەتیش لەگەڵ ئێمە ڕای کرد ئێمەش لە ناو مناڵ و ئافرەت و مناڵان نەمانەتوانی دیفاع بکەین مەجای ئەوەیشمان نەبوو کە خەڵقەکە هەرچی زووترە دوور بخەینەوە بۆ خۆمان بوەستین بۆ ئەوەی بتوانین دیفاع بکەین جاری وا هەبوو تا پێشمەرگەیەک شەهید دەبوو 3 مناڵ شەهید دەبوو ئەوە تاسیرێکی زۆری کرد لەسەر معنوی بێسەرەوبرەی هێزەکانی بەرەی کوردستانی یەکێک لەو هۆکارەکان بۆت بازەکەم یەکەمیان ئەمریکا بوو دووهەمیان تەمان ئەمریکا بوو بە سەبەبی ئەوەی ئەو کۆڕەوە دروست ببێ سێهەم لەم ئەخیرە هێزەکانمان وای لێ هاتبوو کە وەکو پێویست یەکترمان نەئەناسیەوە وەکو جاران نەبوو من مەسوولی ناوچەیەک بووم 3-4 ڕێکخراو هەبوو 3-4 ڕێکخراوەکەیکی 100 پێشمەرگیان هەبوو ئەم ناسین بە ناوی ژەم ناسین ئێستا هەموو میلەتی کورد پێشمەرگە بوو باش ئەو گۆڕانە چی بوو باس لەوە کرێ پێشمەرگەکانی شاخ کە هاتنەوە شار لە ڕووی سایکۆلۆژی و دەرونیەوە بڕێ گۆڕانیان بەسەر هات ئەیان بینی کە خەڵکی مشەخۆر و هێزی ئار و تاڵانچی مستەفی دەبن و ئەمانیش ماڵ و مناڵیان لە ئۆردوگایە و خۆشیان چەند ساڵە بە شاخۆن و لێرەش ئەبێ شەهید بن و ئەبێ شەڕ بکەن ڕەنگە ئەوە تاسیرێکی بوو بێ بەڵام تاسیر لەسەر هەموو کەس نەبووە بۆچی ئێوە تێکەڵتان کرد بۆچی مسل شار و فەوزە خەفیف و پێشمەرگەکەتان تێکەڵ کرد ئەم دۆخە دروست بێ ئەوان هێز و قووەتمان بوو پێشمەرگە لەگەڵ چەکدارەکان و لەگەڵ جەماوەر وەکو قەترە بە دەریاوا بووین ئەو هێزی 400 کەسە بۆ منە هات 20یان پێشمەرگەکانی کە لە ئێران بەیەکۆ بووین کە لە بارەگاکانمان بەیەکۆ بووین ئەوکەی تری جەماوەر بوو یا شانەی چەکدار بوو چی جیاکەیتەوە پێویستم پێیەتی بەکارمەیەنا ئەمیست دووەنگی تریشم بۆ بنێرن من کاتم تەوا بوو ئەمێ دو پرسیار بکەم کاک دەروێش ئاغا ئەمێ پێم بڵیت بۆچی کورد لەو ڕۆژگارەیە سەرکرداتی سیاسی کورد لەو ڕۆژگارەیە ئەوەندە پەرۆشی گفتوگە و دانوستان بوو داوای دانوستانی لە سەدام و حکوومەتی بەعسەکرد لە کاتێکا بەعس لە لێواری ڕووخان و لە ناوچوو نبوو بەڵێ جا ئەوە ڕەب دەبێتەوە بە پرسیارەکەی پێشووی جەنابەت کە باسمان کرد سەبەبی کۆڕە بوو ڕاستە ئەمریکا بوو بێ ئیمکانێتی پێشمەرگە بوو بێ تەنزیمی پێشمەرگە بوو ئاریش پەیدا بوو کە دڵی زۆر کەسی سارد کردەوە نەدەتوانی سەیتەرە بکەی یا کەسێک قووەتی محاسبە بکەی لەسەرەوەی سیارێکی پێە گەڵابەیەکی پێ شۆڤڵێکی پێەیە ئەمە واقعەکە کە تاسیریانە بوو لەسەر کۆڕەوەکە بەڵام گەورەترین قورسایی ئەوە بوو کە ئەمریکا گڵۆپی سەوزیدا بە سەدام کوتی لیاندا ئێمەی هێنایەوە سەر سنوور و حدود بەنسبەت ئەو پرسیاری جەنابەت کە با پرسیارەکە ئاوا لێ بکەم ئایا ڕاپەڕین
ئامانجەکانی خۆی بەدیهێنا ئایا ئەوەی سەرکردایەتی سیاسی کرد و بەرەی کوردستانی دروشم و بانگەشەی بۆ کردو بەڵێنی بە خەڵک و جەماوەەکەی خۆیدا هاتە دی ئەم ڕۆژەی ئەمڕۆکەی بینی ڕاپەڕینە نەتیجەی ئەو ڕاپەڕینەیە ڕۆژێکی باش ئەم ڕۆژێ ئەمڕۆ ئەمڕۆ باش نیە با بە هەمومان چاچیکەین بەرەو تێکدانی نەبین بۆ ئەوەی کە بەرەو تێکدانە چێت باسیەکەین با لە جیاتیەوە بین بڵین کاکە ئاوا بکەین چاکە نەڵێن ئاواتان کردو خراپە وەرە با ئەوەی چاکە بۆ کەس ناڵێ ئاوا بکەین چاکە هەموو کە زەڵێ تاکوتەرانە بێ حرمەتم هەیە ڕێزم هەیە بۆ ئەو ڕاگەیاندانەی ئەڵێن بەڵام شێوەیە ئەڵێن چۆن بەڵام هەموو کە زەڵێ با چاکی بکەین ئاوای چاک بکەین بەس کۆمەڵێک ڕاگەیاندن هەیە کە ڕجایان دیەکەم ینی ئەمەی ڕوویاوە لە کوردستانە خەتای ڕاگەاندن کارەکانە یا خەتای سیاسیەکانە نەخێر یا خەتای سەرۆکی هەرێم و نەخێر با خەتای سەرۆکی حکومەت و جێگیری حکومەت و بەسەر چاو بڕێر لای ئەوانە نەک لای بەسەر چاو بڕیار لای ئەوانە بەسەر چاو بەڵام بەو شێوەیە ناکە کە بەم جۆرە ڕاگەیاندنە ئەویسترێ سەرکردایەتی کورد لایەنە سیاسیەکانی کورد سیاسیەکانی کورد لە بەرچاوی میلەت بخرێ زۆریان واقعی نین ئەوەی کاوگوترێ زۆریان واقعی ڕاپەڕین پرۆسەیەک بوو ڕابرد لە پشتمانەوە یاخود ئەگەرێکە لە بەردەممانە بەڵێ پێ ئەچێت ڕاپەڕێنێکی تر ڕووبات ئەوەی چێکە لەو قسە شەرمنانەی کابێ کورد بیکە قسەیەکی زۆر شەرمنە کورد لە کێ ڕاپەڕێ من پرسیار لە تۆکەم کورد لە کێ ڕاپەڕێ ئەمە ئەو دەروێشەیە کە بۆت بازەکەم چم کردوێزە لە من ڕاپەڕی فەم بە خزمەت ئەمەوێ باس لە دۆخێکی دیکەی بزوتنەوەی شورایی بکەین ئەوترێ ئێوە لە دەرەنجامە لە ناو خۆتانە جۆرێک لە ئینشقاقات دروستە بێ و بیرۆ ڕای جیاواز دروستە بێ ئەمە چۆن بوو شێبوون ئەوانەی کە ئێمە دوو لە ناومانە دروست بوون ڕێیکیان ئەیوت با شورای گەڕک شورای خەڵکی نەبێ با شورای کرێکاری بێ ڕێیکی تریشان کە ئێمە بووین مەجموعی برا ئەمان شورای خەڵکیشە بێ شورای کرێکاریشە بێ برادرانی ڕەوتی کۆمەنیست نەئەکرا هەردووچیان هەبێ ینی ئەم خلافانان با شورای کرێکاری بێ مەڵێ ئێوتم ئێوە خەریکی شورای کرێکاری بن ئێمە بڕوامان وایە هەم لە شوێنی کار و ژیانی خەڵک با شورا هەبێ ئەو گەڕەکانش کە ئێمە شورامان تیا دروست کرد و خەڵکی کرێکار و زەحمەتکێشی تیا بەڕاستی لەبەر ئەوە ئەو دوو ڕەئیە هەبوو بەڵام کێشەی گەورەی ئێمە لەناو خۆمانە لەسەر ئەمە نەبوو کێشەی گەورەی ئێمە لەناو خۆمانە لەسەر ئەوە بوو دوای کۆڕە و دوای با بڵێن داخستنی بنکەی شوراکان و تا ڕادەیەک بێهێزبوونی بزوتنەوەی شوراکان لە ناو حیزبی کۆمۆنیستی ئێرانە ئیرەجی ئازەرین وتارێکی نووسی بە ناوی تراژیدی کورد کەوتی ئەمەی کە لە کوردستانە بۆ ڕاپەڕین نەبووە حرەکەیەکی کۆنەپەرستانەیە و لە خزمەتی ئیمپریالیزم و هێزە ئێرتجاعەکانە ئێمە بووین بە دوو بەشەوە ئەو بەشەی کە لایەنگریان لەوانە کرد کە ئەکسەریەت بوون بەشێکی تریشان کە من لە هەمویان تونتر بووم دژی ئەوان ئەقەلیەت بووین وتوان نەخێر ئەمە ڕاپەڕینە و ڕاپەڕین دژی زوڵم دژی زۆرداری دژی چەوسانەوە و دژی دیکتاتۆری دژی ئەنفال دژی کیمیایی بۆیە بە ڕاپەڕین یێزانین بەڵام لەم ڕاپەڕینە ئێمە بێهێز وین یا بێهێز کراوین یا حەملەمان بەرامبەر کراوە دەی قسەی ڕاست بەڵامانەوانی ڕاپەڕین نەبووە قسەیەک هەیە لەسەر شوراکان ئەوترێ بزوتنەوەیەک بوون زوو هاتن خێرا هاتن و خێراش تێپەڕین بە بڕوای من ئەم قسەی ڕاز نییە چیتان بەسەر دووە بەڵێ قسە پێ دەڵم ئەم قسەی ڕاز نییە ئێمە کێشەی ناوخۆمان و لەسەر ئەو مەسەلەیە بە تەحدید لەسەر ئەو مەسەلەیە لەسەر وتاری تراژیدی کورد کێشەی ناوخۆمان لە هەمووی کاریگەرتر بوو و گورزی ئەساسی لە ئێمەدا چکە بەشێکی زۆری تقەت بە بەشێکی زۆری ئەو هەڵسوڕاوانەی بزوتنەوەی شورایی کە لە کۆمیتەکانی ڕاپەڕینیشە بوون و لە شوراکان هەبوون و لە بزوتنەوەی شورایی بوون شوراکانیان بەجێ هێشت و چوونەوە ناو ڕێکخراوەکانی خۆیان و بەپێ ئەو بیر و باوەڕا بەرەو ئەوەی ڕۆشتن کە ئەو شتیان دروست کرد کە پێڵێن حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق ئەو وەختە ناوەکەی وابوو ئێستا حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستانی شێ ئێمە وانە بووین ئێمە ئەقەلیەت مابووینەوە و لەم ئەقەلیەتەش ڕۆژ بە ڕۆژ زەعیفترە بووین زەعیفە بووین ئەو بوو ساڵی 94 چوینەوە ناو یەکێتی یعنی بۆی ئەم قسەیەکەم هەردوو لامان ئێمەی کە سەنگەری شورامان چۆڵ کرد و چوینەوە لایەکێتی کە من مسەبیبی ئەساسی بوو
من دانی پیانێت بڵێ ئەونی کە من ینی ئەمە شوراکانمان بەجێ هێشت و چوونە لایەکەتی و ئەو تەڕەفەی تریش کەوتیان ئەمە ڕاپەڕین نییە و شوراکانیان بەجێ هێش چون حیزبی کۆمونیستی کرێکاریان دروست کرد بەبێ ئەوەی ئاوڕێک لێک بینەوە هەردوو لامان دەورمان هەبوو لە ئەوەی کە شوراکان هەڵوەشێتەوە بەڵام دەوری یەکێتی و دژایەتی یەکێتی و نەیاری یەکێتی چکە دوایی لەگەڵ بەری کوردستانی قسەمان کرد ئەوان وتیانێمە کێشەمان لەگەڵ شوراکانێ بەڵام لە هەولێر پارتی دەوری خراپی هەبوو بەرامبەر بە شوراکان لە منتیقی بادینان هەر نەیهێشت بوو لە سلێمانی لە سلێمانی یەکێتی بەهێز بوو معلوم بەخۆ خۆ دەزانی کەوایە لە سلێمانی یەکێتی بەهێز بوو ئەم سێ هۆکارە سێ هۆکار بوون کە بزوتنەوەی شورایی زایبێ هۆکارێکیان ئێمە بووین و بە تایبەتی من کە چوین وازمان لە شوراکان هێناچوونە ناویکەتی هۆکاری دووهەمیان برادرانی کۆمونیزمی کرێکاری بوون کە وازیان لە شوراکان هێناچوون حیزبی کۆمونیستیان دروست کرد دیارمە بەسەوە نییە نەچەند حیزبی کۆمونیست دروست نەکەین بەڵام ئەمانتوانی ئێمە بە جیاوازیشمانەوە هە لە ناو بزوتنەوەی شورای بمێنینەوە و بزوتنەوەی شورایی بەردەوام بکەین سێمیشیان ئەو دژایەتیە بێ معنایە یان بێ هۆکارە یا بێ سەبەبەی کە بەرەی کوردستانی و بە تایبەتی لە سلێمانی یەکێتی کە دژی ئێمە بوو من پێم وایە غەدرێکی گەورە بوو لە ئێمە ئەوش کە پەیوەندی بە بیر و باوەڕی سیاسی بەڕێزمی هەرداد ئەمەوێت دوا پرسیار بکەم ئەگەر بە خێرایی وەڵام بیتەوە سپاس دەکەم ئایا دەستکەوتەکانی ڕاپەڕین ئامانجەکانی ڕاپەڕین هاتنە دی ئایا ڕاپەڕینی نەوەدوویەکی باشووری کوردستان پرۆسەیەک بوو ڕابردوو لە پشتمانەوە یاخود پرۆسەیەکە ئەگەرێکە لە بەردەممانە من پێم وایە ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتوێتەتی ئامانجێک هاتەتی کە دەسەڵاتی داگیرکرد لە کوردستانە نەماوە ئامانجێکی گرنگ دەسەڵاتێک هاتە شوێنی ئامانجێکی گرنگە کە داگیرکرد لە کوردستانەماوە دەسەڵاتێک هاتۆ کە دەسەڵاتێکی کوردیە دەسەڵاتێکی مەحەلیە کە ئەویش ئەوەیە دیموکراسیەکەی دەسەڵاتی کوردی دیموکراسی لانی کەمە دیموکراسی لانی کەم یانیش ینی دیموکراسیە کە فقط هەڵبژاردن و تعدودی سیاسی تایە ئەمە پێوترێ کۆمەڵناسە سیاسیەکان یان نەزەری سیاسی پێوترێ دیموکراسی لانی کەم دیموکراسی لانی کەم فقط هەڵبژاردنە لەگەڵ تعدودی سیاسی ئازادی سیاسیش بە معنای میدیایەکەی هەیە بۆ نەک بۆ خەڵک بەڵام دیموکراسی بە معنا گشتەکەی یا بە معنا ئاماژدارەکەی ئەو دیموکراسیە کە مافی تایە کە ئازادی تایە کە عەدالەتی تایە ئەم دەسەڵاتە کوردیە بەداخەوە هیچ هەوڵێک نادا بۆ بەدیهێنانی ماف و ئازادی و عەدالەت بە بڕوای من ڕێگریشە لە بەدیهێنانیەوانە دیارە مەعارەزەکەش هەمان نسخەی ئەوە بە شێوەیەکی ڕاپەڕین لە پشتمانەوە لە بەردەمانایە من هیوادارم بەڕاستی من هیوادارم ڕاپەڕین جارێکتر لە کوردستان نەبێتەوە بۆ معنایی کە تونگ و تیژی دروست بێتەوە بەڵام هیوادارم ڕیفۆرمێکی سیاسی اقتصادی اجتماعی و سەقافی لە کوردستان بکرێ کە دڵنیاشم لەسەر دەستی ئەمنەوە سیاسی کە ئیسا کوردستان بەڕێوە بن چ لە ناو حکوومەتە چ لە ناو ئەحزابە چ لە ناو دەسەڵاتە چ لە ناو معارەزە بەمان ناکرێت بەمنەوە سیاسیە ناکرێت بەم جی لە سیاسیە ناکرێت چکە ئەوان بیر و باوەڕیان وەکو ئێمە نییە یەکێ لە ئامانجەکانی تری ڕاپەڕین یان با بڵێن یەکێ لە زەمینەکانی تری ڕاپەڕین بە تایبەتی بە ئیلهام لە بزوتنەوەی شورایی ئەوەیە کە بزوتنەوەیەکی چەپی بەهێز دەرکەوێتەوە بەڵام بەداخەوە ئەو سێ هۆکارە دەوریان هەبوو کە لە بزوتنەوەی چەپ لە سەردەمی نەشونما و گەشەیە نەمێنێکە ئەو هۆکارە وکو بوو باسکردی هەم برادرانی کۆمونیزمی کرێکاری دەوریان هەبوو و هەم ئێمەوە بە تایبەتی من دەورمان هەبوو لە نەهێشتنیە و هەم دەسەڵاتی سیاسی کوردی و بە تایبەتی لە سلێمانیە برادرانی یەکێتی دەوریان هەبوو کە ئەو بزوتنەوەیە گەشە نەسێنێ و نەتوانێت زۆر سپاس بەڕێزمی هەرداد بەڕێزان دیدار و گفتوگۆمان لەگەڵ هەریەک لە بەڕێزان ئاوا شێخ جەناب حەڵقەی پەیوەندی سەرکردایەتی و شانە چەکدارەکان لە کاتی ڕاپەڕین و بەڕێز دەروێش ئاغا بەرپرسی سەربازی و ئەندامی میحوەری سلێمانی کەرکووک لە ڕاپەڕین و ئەوها بەڕێز دکتۆر ئەکرەم میهێرداد نووسەر و ڕووناکبیر و بەڕێز ئازاد چالاک بەڕێوەبەری ڕادیۆی دەنگی گەلی کوردستان سپاس بۆ بەرزداری ئەم بەڕێزانە لەگەڵمان لە ئەڵقەی چوارەم و کۆتایی دیدارەکە سپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز کە تا ئێستا بینەرەوبی سەری بەرنامەکە بوون تا تەوەری داهاتوو بابەتی داهاتوو بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.